کاک سیروان جان بەڕاستی کارەکانت جێگای دەستخۆشیە. سپاس دەکەم قوربان. بەس یەک گلەیم لێت هەیە. جان پێشترش پێم گوت بووی ئەو شفێرانەی کرێی ناوخۆ دەکەن 4,000 لە حساب کردینە. قوربان بەخۆت دەزانی ئێستا هەولێر گەورە بووە. پێشتر برایەتی هەبوو، ئەنکاو هەبوو، ئەو گەڕەکانە هەبوو. ئێستا هەولێر گەورە بووە. وایە وەڵڵاهی لە 5,000 کەمتریش پێم زوڵە. باشە بە خۆت باشتر دەزانی. باشە ئەدی حسابی مانجی پێشوو؟ قوربان حسابی مانجی پێشوو بۆ. قوربان ئەوە حسابی مانجی ڕابردووە. با 30 ملیۆن مان فرۆشتیان دەیان قەت بووە. بەڵام ئەوانەی کە فرۆشتایە ئەو تەلەفۆنەی قەپات کە. باشە بۆ وەڵام نادا؟ بەخوا من دەزانم لەگەڵ کچانە. ببوورە قوربان فەر وەچ پێم گوتی با 30 ملیۆن مان فرۆشتێ دەیان قەت بووە. بەڵام ئەو پارانەی کە فرۆشتایە هەمووی بە نەقدی وەرگیرایە. باشە ئەوش حساباتەکانە. دەستەکان خۆش وەڵای ئیشەکان زۆر ڕێک و پێک و جوانە. ئەلۆ سۆما سیروانت بینیوە؟ باشە من نەمگوت ئاگاد لێی بێ؟ ئەی تۆ چ دەکەی؟ باشە خوافیز. وەرە کچەکەم. ئەلۆ باوکە هۆلۆ نەگرێ کچەکەیم خێرا؟ باوکە نەجارێک نەدوو نەسێ تەلەفۆن بۆ سیروانی دەکەم جوابم ناداتەوە. هەی ئەم یەو زاوایە نەبینی. ئارامتە بی کچەکەم ئارامتە بی. ئێستا بابت دێتە کردنت دەتین تۆ ماڵی. ئەرێ وەڵا باوکە وەرە ئەوە ژیان نییە من تێیدا. منیتر ناتوانم دەگەڵ سیروانی بژیم. نانا ئەمنیش قەبوڵم نییە کچەکەم ئەوە هاتم. دەی خوافیز. چ بۆ ئەکرەم دیسان؟ شۆخانی کچمە. چ بۆ؟ دەڵێ تەلەفۆن لۆ سیروانی دەکەم سیروا وەڵام ناداتەوە. ئەو جەچیە بزانە ئەو کوڕە ئیشی هەیە یان لەناو برادرانە شەرتە هەر تەلەفۆنی کرد و جواب داتەوە؟ کچێش نێتەوە بەڕاستە؟ پیاو ئەگەر پیاو بی هەزار ئیشی هەبی ئەگەر ژنی تەلەفۆنی کرد دەبی جوابی داتەوە ڕەنگە ئیشە چێبی کارە چێبی. باشە ئەکرەم ئەدی لێو ئەمن ئەگەر تەلەفۆنی لێ تۆکەم 10 جار تەلەفۆنیەکەم جواب نادەیەوە. بابە ئەمن جیاوازم کچی من جیاوازە ئەوە بابەتە چکەیە ئەمن تێرەگەم ئەو زاوایەتی لە من سەریە. ئەمن ئێستا دەچم کچی خۆم دێنمەوە ئۆمارەی تێگەیشتی؟ دانیشە عیب ئەو کچەی مینەوە. عیب ئەوەیە لەکن ئەو جاوایە دانیشیتن ئەوە دەڕۆم قەت بە قسەی توش ناکەم. وەرە ئەکرەم وەرە باز بینە. یارەبی خوایە لە باتی نەسحەتی کچی بکاتن ئەچی پێی لێگر دەینتەوە تخواوە ئیشە. دەستەکان خۆش بی ئیشەکانە زۆر ڕێک و پێکە. بەستخوا لە بیر مەکە ئیشەکەی کاک ئاسۆش تەواو بکە حساباتەکەی باشە؟ سبێنێکە هاتیم ئینشاڵڵا ئیشتەوە. چای باشە قوربان. هەر ئیشەکەتە و تەلەفۆن لۆ بکە. قوربان. چاو. جارێ بە یارمەتی. قوربان بە یارمەتی. سەر چاو. خوافیز. ئەرە شۆخان چت کرد؟ وەرە کچەکەم وەرە. دەبی زۆر باش بزانی ئەتوو کچی چێی. ئەو زاوایەش دەوی بزانیتن ئەتوو کچی ئەکرەمە فەندی کەس نییە لەو شاری بابی تو نەناسیتن. باوکە تەلەفۆنیشم بۆی کرد وەڵام ناداتەوە. حتمان وەڵامت ناداتەوە. ئەمن هاوڕام لەگەڵ هەموو قسەکانی تو دیارە ئەولای زۆرە. شەرت بی ئێستا کە دەگە خۆمت دەبم دەبی 100 جاران بێتە دەرکەش لێ نەگەڕمە تو لەگەلی بگەڕێەوە ماڵی خۆت حەزم کردی با بڕۆیدێ. باشە باوکە پازلەکانم بە. نایە وەرە ئەمری ئەو زاوایە هەر نەبینێ وەرە کچم وەرە دەی.